ژنانی فەلەستینی لە مەیدانی کار و خەبات و تێکۆشاندا. نوێنەری فەلەستین لە نەتەوەیەکگرتووەکان ڕۆژی پێنجشەممە 26 ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ 4 خەزەڵوەر وتی کە تا ئێستا 1700 ژن لە جەنۆسایدی ئیسرائیل لە غەزا گیانیان لەدەستاوە، بەڵام ڕوون نییە ئەوەی کە چەند کەسیان کچ یان دایک بوون و ئایا منداڵەکانیان لەنێو ئەو 3000 کوژراوە کەم تەمەنانەدا بوون یان نا. هەروەها ئەوەش نازانین کە چەندیان کرێکار بوون یان چالاکی بواری بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەک بزوتنەوەی ئاشتی و پێکەوە ژیانی نێوان ئیسرائیل و فلەستینیەکان. پێش هێرشەکەی حەماس لە ڕۆژی 7 ئۆکتۆبر 18500 کرێکاری فلەستینی بە دیلگیرا و لە کەرتی غەزا بەپێی مۆڵەتی کارکردن ئەچوونە ناوچە داگیرکراوەکان و لە شارۆچکەکاندا کاریان دەکرد. ئەوان بەشێک بوون لەو 200,000 کرێکارە فلەستینیەی کە مۆڵەتی کارکردنیان هەبوو. هاوکات لەگەڵ ئەوانەدا 90,000 کرێکاریش لە هەردوو لاوە لە ڕێگەی تۆڕێکی دەڵاڵیەوە دەستا و دەست کرابوون و چوو بوونە ناوچە داگیرکراوەکان و ناچار بوون مل بدەن بە چەوسانەوەیەکی لە ڕاددەبەدەر، چونکە ئەوانە بە کرێکاری نایەسایی دادەنرێن و لە هەر چەشنە مافێک بێبەشن. ئەلبەتە یاسای کاری ئیسرائیل ئەو ژن و پیاوە کرێکارە فلەستینیانە ناگرێتەوە کە مۆڵەتی کارکردنیان هەیە و لە ناوچە داگیرکراوەکان کار دەکەن. بەپێی راپۆرتێکی بانکی نێودەوڵەتی تەنیا 18% ژنانی فلەستینی لە ناوچە داگیرکراوەکان واتە لە غەزە و کەرتی ڕۆژاوە بە بەشێک لە هێزی کاردا دەنرێن. خاوەنکارە ئیسرائیلیەکان لە ڕێگەی دەڵاڵ و سەرپەرشتیارە عەرەبەکانەوە کرێکاری ژن و پیاو لەو شارۆچکانەی کە لە ساڵی 1967ەوە داگیر کراون دادەمەزرێت. تا مانگی ئۆکتۆبری 2021 نزیکەی 35,400 ژنە کرێکاری فلەستینی لەو شارۆچکانەدا کاریان دەکرد. ئەوان ئەگەرچی کرێکاری ڕێگە پێدراون بەڵام بە نافەرمی دادەنرێن و لە هەموو مافە یاساییەکان بێبەش دەکرێت. ئەم ژنانە مافی ئەویان نییە شوێنی کار و جۆری کارەکەیان هەڵبژێرن و تەنانەت ناچار دەکرێن هەر کارێکی کە لە هەر کارگا یان کێڵگەیەکدا پێیان بسپێردرێت ئەنجامی بدەن. ئەو ژنانە ناچارن لە ئاست هەر تونند و تیژیەک بەرامبەر بە خۆیان یان هاوکارەکانیان بێدەنگ بن. مافی ئەویان نییە گلەیی و گازندە لە بارودۆخی کارەکەیان بکەن. هەر کات ناڕزایەتی دەرببڕن هەڕەشەی دەرکردنیان لێ دەکرێت. لە هەمان کاتدا پەیداکردنی جێگرەوە بۆ کرێکارانی دەرکرا و کارێکی زۆر ئاسانە. لە هەر شوێنێک کامێرا هەبێت خاوەنکارە ئیسرائیلیەکە کە بەردەوام چاودێریە و ژنانە دەکات و ئەگەر پێیوا بێت کەم کار دەکەن پەیوەندی بە دەڵاڵەکە یان سەرپەرشتیارە عەرەبەکەوە دەکات و ئاگاداریان دەکاتەوە. یان بۆ نمونە ئەگەر بە پێویستی بزانێت فەرمانی کەمکردنەوەی کرێی کرێکارەکە دەدات. ژنەکان دەبێت پێش لە دەستپێکردنی کار مۆبایلەکانیان ڕادەستی سەرپەرشتیار یان دەڵاڵەکان بکەن. گرێبەستەکانیان بە شێوەی زارەکی لەگەڵ دەڵاڵەکان دەبەسترێت و بە پێی زانیاریەکان حەقدەستی ڕۆژانەیان 24 دلار و مانگانە 720 دلارە. خاوەنکارەکان بۆ هەر کاتژمێرێک ئیزافەکاری 3 دلار و نیوەیان پێدەدەن. ئەوە لە کاتێکدا کە کەمترین حەقدەستی یاسایی بۆ هەر کاتژمێرێک کارکردن لە کاتژمێرە ئاساییەکاندا 8 دلار و نیوە. بۆ 8 کاتژمێر 68 دلارە. داهاتی مانگانەی دەڵاڵەکان هەندێک جار دەگاتە 6100 دلار. ئەو ژنانەی کە لەو شارۆچکە داگیرکراوانەدا کار دەکەن لەلایەن پیاوانی عەرەبی فلەستینیەوە بە گومانەوە سیر دەکرێن و ئامادە نابن لەگەڵیاندا هاوسەرگیری بکەن. لەمڕۆوە زۆربەی کچەکان هەوڵ دەدەن بەو داهاتەی کە پاش ماوەیەکی زۆر بەدەستی دەهێنن درێژە بە خوێندن بدەن یان کار و کاسپیەکی بچووک بۆ خۆیان دەستەبەر بکەن بۆ ئەوەی لەو کۆمەڵگە لە ڕاددەبەدەر نەریتی و پیاوسالیەرەدا جێگەی خۆیان بکەنەوە. ڕۆژی 3 سپتامبری 2019 لە سەروبەندی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا لە جیهاندا کۆمەڵێک کرێکاری فلەستینی کە زۆربەیان ژن بوون
لە کارگەیەک کە دەکەوێتە یەکێک لە شارۆچکە داگیرکراوەکانی کەناری ڕۆژاوە لە پێناو هەندێک داواکاریدا بۆ ماوەی 2 ڕۆژ مانیان گرت. بەرهەمی کارگاکە بریتیە لە تووتفەڕەنگی و سەوزە و بەستەبەندیکردنیان و ناردنیان بۆ بازاڕەکان. کرێکارانی مانگرت و خوازیاری وەرگرتنی حەقدەستێکی عادڵانە و بەهرەمەندبوون لە هەندێک مەزایای کۆمەڵایەتی بوون بە پێی یاسای کاری ئیسرائیل. خاوەنکاری ئەو کارگایە نەک هەر وەڵامی هیچ کام لە داواکاریەکانی کرێکارانی نەداوە، بەڵکو لە حەقدەستەکانیشی کەمکردنەوە. کرێکارێکی ژنی تەمەن 49 ساڵ کە ساڵانێکی زۆرە لە بەشی پاکردنەوە و بەستەبەندی سەوزەدا کار دەکات، بەم شێوەیە باس لە بارودۆخی کارەکەی دەکات. ڕۆژانە وێڕای ژنەکانی دیکە ماوەی 10 سەعات کار دەکەم و تەنها نیو کاتژمێر پشوم هەیە بۆ خواردنی نانی نیوەڕۆ. بەهۆی چەندین ساڵ کارکردن لە بەشی پاکردنەوەی سەوزە تووشی ئازاری پشت بوون. خاوەنکار نەک هەر هیچ پوڵێکم پێنادات بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەم، بەڵکو ئەگەر بێت و ڕۆژێک نەتوانم بچمە سەرکارەکەم، حەقدەستی ئەو ڕۆژەم پێنادرێت. منیش وەک باقی هاوکارەکانم خانەنشینیم نییە. ڕێگای چوون و هاتنەوەم زیاتر لە 2 کاتژمێر دەخایەنێ و کرێی هاتوو چۆکردنەکەش دەبێ بۆ خۆم بیدەم. ئەلبەت ئەو ژنە عەرەبە فلستینیانەی کە شارۆمەندی ئیسرائیل و یاسای کار دەیانگرێتەوە، لە ڕووی یاسایی و لەسەر کاغەز لە چاو ئەو ژنانە خاوەنی جێگە و پێگەیەکی باشترن. بەڵام لە ڕاستیدا ئەوانیش بەکردەوە بەشێکن لە کەم داهاترینیەکان لە ئاستی جیهاندا. ئەوە لە کاتێکدا کە ژنانی یەهودی هاوڵاتی ئیسرائیل لە زمرەی ئەوانن کە زۆرترین داهاتیان هەیە لە ئاستی جیهاندا. ژنانی هاوڵاتی زۆر هەوڵیانداوە لە ڕێگەی خوێندن و هەوڵ و زەحمەتی بێوچان بۆ بەدەستهێنانی کارامەیی و بەشداریکردن لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هیتر پێگەی خۆیان لە بوارەکانی پەروەردە، تەندروستی، دادپەروەری، تەکنۆلۆژی و هەروەها لە بیرروڕا و فەرهەنگی گشتیدا باشتر بکەن. هەڵبەت لەم بوارەدا گەلێک دەستکەوتیشیان بەدەستێناوە. بێگومان ئەم هەوڵە تاکە کەسیانە باشن، بەڵام بۆ ئەوەی لە بنەڕەتدا پرسی فەلەستین و ئیسرائیل چارەسەر بکرێت و وڵاتێک دروست بکرێت کە هەردوو لا بتوانن لە ژینگەیەکی تەواو دموکراتیک و خاوەن مافی یەکسان بژین، دەبێت بیر لە ئاستێکی تری خەبات و تێکۆشان بکرێتەوە.